پەرمانگەرانی پێشمەرگە دەڵێن چەکی پێویستیان بۆ شەڕکردن نییە. دەبینی چار دۆشکە پێکەوەیە لە شەڕ کاتێک دەبینی هەموو ئیش ناکە یەکە چەند تەنیا ئیش دەکاتن ئەو عاتل دەبی ئەویدی چا دەکەینەوە ئەویدی ئیش دەکا وەکو پێویست نینە هەتا چەکی گچکەکانیشمان هەموو چەکی کۆنا. ئەو پێشمەرگانە دەڵێن ئەو چەکانی پێویستیانە بەغدا بۆیان نانێرێت، بەڵام وەزارەتی بەرگری ئەمریکا دەڵێت گرفتێک لە گۆڕەدا نیە. ئێمە هەروە لە ڕێگەی حکوومەتی بەغدا و سەرۆکوەزیران عەبادی درێژە بەکار دەدەین لە گەیاندنی ئەو کەرەستە و چەک و چۆڵانەی پەسەند کراون و ناردنیان بۆ هێزەکانی پێشمەرگە بە ئەو شێوەیە هیچ گرفتێک نەبووە. پێمان وایە ئەوە گونجاوترین ڕێگایە لەسەری بەردەوام بین. ئەمریکا، فەڕەنسا و ئەڵمان چەک تەقەمەنی و پارەیان بۆ موچەکانی پێشمەرگە دابین کردووە، بەڵام پێشمەرگەکان داوای زیاتر دەکەن. پێویستە لە ڕووی سیارات و لە ڕووی چەک و تەقەمەنی و لە ڕووی جیهازات و لە ڕووی دووربینی شەو ئەوانە هەموو هاوکارمان بن. بەڵام نیگەرانی هەن کە پۆشتەکردنی پێشمەرگە بە چەکی قرس بەرەوی پێشەوە بکاتە شەڕێک بۆ ئەوەی داوای سربەخۆیی لە بەغدایە بکەن. سەلاحی پیرۆتی، دەنگی ئەمریکا.